ماڵ هین بوو ماڵ ئەلیاهو خەدووری بوو. یەکێک لە ئاینە کۆنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی ناوچەی نێوان دوو ڕووبار ئاینی جوولەکەیە. هەر شارێک ئەگەر جوولەکەکانی تێدا نیشتنی جێ نەبێت سیمایشی شاری پێوە دیار نابێ ینی پێغەمبەرێکان هێرە کەرکووک لە قڵا تەورات لە عێراق نووسراوە لەبرە. ئێمە ئێستا لە بەردەم ماڵی کەسێتێکی زۆر دیار زۆر بەرجەستەی جوولەکانان کارێکی جوولەکان بە ناوی شۆلۆمۆ. سەری منیان شکاردووە یاریمان کردە سەری منیان شکخوا لای لە سەری منیان لای خوارەوە. بەس من زەلامیانم لە بیرە یەکێ لەوانە ئەلیاهوو یان دوکاندارێک بوو کە زێڕەنگەر بوو ئاڵتونچی بوو ڕیژدار بوو خاتەماندا ئاگرسان کە ڕیشی بسووتێنین کفتەیان دروست کرد بوو کفتەی جوولەکان جا ئەوەندە پام بوو لە ناو کفتەکەی زێڕیان شار بووە. یەکێک لە ئاینە کۆنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی ناوچەی نێوان دوو ڕووبار ئاینی جوولەکەیە کە لە تەلمودی کۆنی بابلی و دواتریش ئەو پەیمانی کۆنەی کە بۆ حەزەتی موسا هاتۆتە خوارەوە. ئاینی جوولەکە تایبەت بووە بە جوولەکەکان لە وەچەکانی حەزەتی یعقوب. دواتر لە سەردەمێکە ئاشوریەکان و ئەکەدیەکان دواتر هێرشیان کردوونەتە سەر ئەڵبەت لە ململانەکانە کۆمەڵێک لەو جوولەکانە هێنراون لە سەردەمی نارامسینە هێنراون بەم دەڤەرە وەکو کۆیلە کاریان پێکراوە و هەندێکیان چەوسێنراونەتەوە زۆر بووە ژمارەیان بەڵام دواتر بە تێکچوونی ئەو شارستانەتانە ئەو جوولەکانە ماونەتەوە لەم شوێنانە. لە دەریای سپی ناوەڕاستەوە تا ئەگەینە ڕۆژهەڵاتی ئێرانی ئێستا جوولەکەی پیابڵاو بۆتەوە ئەم دەڤەرەی ئێمەشێکێکە لەو دەڤەرانەی کە جوولەکەکان تایە ژیاون. ئەڵبەت مێژووی شارۆچکەی پێنجێن مێژوویەکی زۆر دێرینە کە لە گوندەکانە جێگیربوون هەبووە و لەو کاتەوە جوولەکەکانیش بە ڕێژەی کەمیا زۆر لە هەندێک گوندا هەبوون. بە نمونە ڕیچ کلۆدیۆس ڕیچ کە لە کتێبەکەی باسی گەشتەکەیەکە ئەڵێ کە هاتینە پێنجێن کۆمەڵێک ماڵی جوولەکەی تیابوو و کە چووینە گوندەکانی دەوری پێنجێن ئەو کاتە گوندی بیستان وەکو شوێنی ئەوەی کە باج و خراجی لێکۆ کراوەتەوە ئەڵێ کە چوومە بیستان 40 ماڵی تیا بوو 15یان جوولەکە بوون. دواتر ئەم شوێنەی کە ئێستا ئێمە تایە وەستاوین ئاوە لە کەلی حاجی شێخ دێیتە سەرەوە ئاوە بۆ ئەم دەربەنە ئەم شیوە لە بینی ئەم بەشەی هێلانە کۆلاران کەوێتە دەسە چەپمانەوە لەگەڵ ئەم بەشەی پیرژومعە پێوترێ شیوی جوولەکان لە پێنجێن وەکو گەڕک
تا سەردەمی مناڵی ئێمەش ئەو ناوەی هەر پێوە بوو کە دواتر ناودرا گەڕێکی ڕزگاری. ئەوەی کەم قسانە بۆ دەکەم لە تەمەنی منانیە لە تەمەنی باو باپیرانمانایە ئەم شارە جوولەکە و موسڵمانی تیا بووە هیچ فەرقێک نەبووە لە بینی موسڵمان و جوولەکە لە هەموو شتەکانە بە وەکو یەک ژیاوین وەکو کەسابەت هەر دوکان و بازار لەم بازارڕا دوکانیان ئەبوو کەسابەتیان کردووە ئەوەی وڵاغار بە وڵاغاری کردووە ئەمە قەبرستانەکەمان هەر یەک قەبرستان بووە هیچ جوولەکە و موسڵمان فەرق نەبووە لە بینی جوولەکە و موسڵمانە ئیتر ئەوەشی کە موسڵمان بۆ ماوە تۆ بۆ نمونە ئەو ماڵی حاجی مەحمووە فێڵەن خولەهەتی و بەڵام خۆی مەحموو بابایە بلە تەسکەرە مناڵەکە حاجی مەحموو ئەمری خوای کردووە و خۆی پیاوێکی زۆر موسڵمانێکی ئەوە بووە قەبرەکەیشی وار لەم مزگەوتی پاشا کە قەبرەکەیان ناشتووە وەسێتی کردووە کە لێوێ بینێژن خزمەتی ئەم مزگەوتەی کردووە ژن و ژنخوازیان هەبووە لە بینە ئیسا زۆر کەسەیە لەم شارەی ئێمە پیانڵن بنە جوولەکە وەکو ماڵی مامەگردەی ڕاوگان وەکو ماڵی وەسامەجی تەنەکەچی ئەمانە وە چەوشتیان هەر هەیە و لە ناو خەڵکەکان و ئەتوانی قسە لەگەڵ خۆیان نابکەیت ئەوان خۆیان باشت ئەزانن ئایا لە بەرەی دایکە لە بەرەی باوکە من ئەوەیان نازانم. جوولەکەکان لە دەڤەری پێنجێنە بە هەندێک پیشەوە خەریک بوون هەندێکیان خەریکی مزگەری بوون کە ئەو کاتە باو بووە قاپ و قاچاقوشت بە زۆری لە سپیکردنەوە و ئەو کردارانەی ویستووە هەندێکیان خەریکی خومگەری بوون ڕەنگکردنی ئەو گوڵۆڵە دەزوانەی کە ئەو کاتە بەرماڵ و جاجم و پێویستیەکانی ماڵیان لێ دروست کردووە لە لای جۆڵاکان ئەوان ڕەنیان کردووە هەندێکیان خەریکی ئاسنگەری بوون هەندێکیان خەریکی دارتاشی بوون دیارترین پیشیان کە هەیان بووە بریتە لە زێڕنگەری کە ئەو کاتە بە زۆری لە زی و کەمتر لە ئاڵتونە بەهۆی کەم دەوڵەمەندی خەڵکەکەوە بە زۆری لە زیوا کاریان کردووە پشتیان دروستکردن ئەوانە لە ناو بازاڕی پێنجێنە لە تەنیشتی مزگەوتی پاشاوە دوکانیان هەبووە و ئەو کارانیان کردووە هەندێکیشیان وردەواڵە فرۆش بوون گەڕاون بە شوێنەکانە و لە ساڵانی کۆتاییە بەشی زۆری ئەو بازرگانانەی کە شەکر و چایی و پێکاتەکانی تریان هێنا پێنجێن لە پێشەنگیانەوە جوولەکەکان ساسۆن یەکێک بوو لەوانەیە کە پێش هەمویان کاسبیە کرد لە نێوان پێنجێن چونکە ئەوان چاوکراوەتر بوون هاتوچووی بەغایانە کرد و کەرەسە و شتیان هێناوەتە پێنجێنیش وەکو سنوورێکی ناوەند کە بۆ ڕۆژهەڵاتەوە کاروانەکانی لێ ڕۆیشتووە بۆ سنە و کاروانەکان بۆ بانە لێرەوە شەکر و چاو ئەو پێویستیانیان فرۆشتووە و ڕۆیشتووە بەم لەولا دیارترین بنەماڵە جوولەکەکانی پێنجێن مەسەرەن لە پێنجێنە کە پیانوتون بنەماڵەی مالووم وشەی مالووم لە موعەلیمەوە ئەوە ڕابەری ئاینیان بووە کە بە زۆری کۆبوونەوەکانیان لە ڕۆژانی شەممە لە ماڵی مالووم کۆبوونەتەوە ساسۆن یەکێکی تر بووە لەوان کە زۆر باڵا دەست بووە لە بازرگانیە بنەماڵەی یاعقوب کە ئێمە پێنجێنەکان ئەڵێن یاقۆلا بنەماڵەی یوسف کە پێنجێنەکان ئەڵێن یۆسۆلا دیارە وابزانام یا برا بوون یا ئامۆزا بوون یا قۆلە و یۆسۆلا و زۆر بنەماڵی تریش بنەماڵی بابە شامراد یەکێ بوون لە بنەماڵ دیارەکان کە دواتر وەچەکانیان موسڵمان بوون لە پێنجێنە زۆر لە وەچەکانیان موسڵمان بوون مەسەرەن یەکێک لەوانەی کە لە بنەماڵی بابە شامراد بوو حاجی مەحموو بابا کە پێنجێنیەکان پێڵێن خولەهەتی و ئەم پیاوە یەکێک بوو لەو پیاوە موسڵمانە ماندوونە ناسانەی کە هەموو ڕەنجی بۆ بنیادنانەوەی مزگەوت و نۆژەنکردنەوەی مزگەوتەکان و خزمەتی مزگەوت تا دواتەمەنی بەو حاڵە ژیانی گوزەران ئێستش مەرقەدەکەی لەگەڵ مەرقەدی مەلاو ڕەحمانی گەورەی پێنجێنیە لە مزگەوتی پاشای پێنجێنە
کاتێک گەڵبجە کەوێتە ژێر قەڵب ڕەوی جافەکانەوە لەلایەن وەسمان پاشای جاف و حەمە پاشای جاف ئەوان پێیان وایە هەر شارێک ئەگەر جوولەکەکانی تێدا نیشتنی جێ نەبێت سیمایشی شاری پێوە دیار نابێت ینی زیادبوون و بەرفراوانی شار ڕووی تێ ناکە هەر بۆیە داواکەن لە جوولەکەکان بێن لێرە نیشتە جێبن ئەوە بوو کۆمەڵێک خێزانی جوولەکە لە کوردستانی ئێران و لە ناوچەی قەرەداغ و لە ناوچەی بابلین لە خوورماڵ و لە منتیقی پێنجوێنەوە هیچ دێتەکەن و دێن لەم گەڕەکە نیشتە جێبن ئەمە گەڕێکی جوولەکانە ئەکەوێتە نێوان گەڕێکی پاشا و گەڕێکی سەرا هەر بۆیە جوولەکەکان لێرە دەستەکەن بە نیشتە جێبوون و بازرگانی کردن زیاتر بازرگانی مەسەلەن کوتاڵ و میوەفرۆشی و هەموو جۆرەکانی بازرگانیە گرنە دەست شکلێک لە شکلەکان کۆنتترۆلی بازاری ناو هەڵەبجایەکان لێرە نیشتە جێبن. باوکو مۆختی خۆی دووژنی هەبووە یەکیان جوولەکە بووە لە پێنجوێن بۆی مسلمان بووە بۆی مسلمان بۆ ناوی دادەحێ بەڵام مناڵوشتی لێی نەبوو تێگەشتی یەک دانە پێنج ڕۆژی لە بەردەرگای ماڵی دایکی باوکی ئەمە هەڵپەرتێ و کوڕی گەنج وەک جەنابوو هەڵپەرتیان کردو و دانیشتین کرد ئەوانی هاتوومە ڕستیان گرتو هەر وەکو ڕسمی ئەو خەڵکیان گرتو و ئاوشێنی هینەکەیانەکە بۆ خەڵکەکە هەڵەپەڕێت تۆز نەکا وەکو هیچە نەبووین بێ هەر لە خواری مزگەوتی تەکیەوە ئەبێ بەرەخوار جاوسە ئەو دوو خانۆنەی نەبوو ئەو تۆ سەمایانێکی گەورەیە و دووڕیز هەڵپەرتێ ڕێ بوویەتە ئافرەتێکیان تیا بوو ئەم ئافرەتە جوانترین جوان بوو نەک بڵێم لە عێراق باکو لە شەرقی ئەوسەتشە شێوە ناوێک بوو ناوی شێوە بوو کە ئەشوو بۆکانی سۆفی خێر بۆ ئاو زەمانە کویسەنەوە هەموو ماڵێ بەلوعیتیابێ خەر بۆ ئاوی سارد ئەشوو بۆیەوە کویسەنە بوو مەم ماڵێ سەلاژێ هەبێ و شتی هەبێ تێگەشتی ئەچوو بۆ کانی سۆفی خێر هەیە مەسوول پیان بکاتی سۆفی خێر قەسەم بەخوا گەنجی ئەو زەمانە هەمووی هاتە ئەو سەربانی ئەوە ئاش بوو لێوە هات لەو سەربانی ئاشێستان کە شێوە ئەچوو بۆکانی هاتووە ئیتر خەڵخوا نەکا بڵێ بە چاوێکی خراپ سەیران کرد بێ ئەوش هیچ شەرمێکی نەیە کرد بەسەم بڵێ یاغینە بکا بە دەم و چاوی ئەمانە بە احتیاجی ڕێز 200 ئاوی بەدەستەوە بوو لێەوە ئەی هەوردۆ هاتوو بۆ ماڵی خۆیان بەبێ ئەمەی هیچ کەس بڵێ شۆ هاتوویە خۆ وەکو گەنجی بڕۆ تعلیقپا لە ئافرەتێ ئەمە هیچ شتێک نەبوو هەمووی وەکو کەسوکاری خۆی وەکو خوشی خۆی شێریان نەکرد ئەبەدەن هێشتا شووی نەکرد بوو عارفی چایچی هەبوو لە عارف نەما ئەمری خۆی کرد چەند ساڵ خۆز بۆ عارف دڵی بۆ عارفەوە بوو نەک وەکو دوری پێوە بێخوا نەخواستە کەوتی بێتە شوێنی ئەمانەتیان نەبووە هەر وەکو شوێن تۆ بڵێ ئافرەتێکی جوانە هەمومان بەخوا ئینسان هیچیان منم بەخوا حەزم جوان هەیە تاکو ناشی وا بەردوکارەکەم حەزەکەم ئافرەتی جوان بووە بەردوکارەکەم هەر ناشی جوولەکەکان کە لەم ناوچەیە نیشتە جێبن لە هەڵەبجە دێن شوێنێکی دینی تایبەت بە خۆیان کە پێوتێت کە نیشک دروستەکەن کە نیشتە دروستەکەن لەم کە نیشتەیە کە ئێستا ئێرەیە بۆتە مزگەوتی ئەحمەدی دیارە لە چەند ساڵێک لەمەوە پێشە مزگەوتە نوێ کراوەتەوە پێشتر پێش چیمیاکەش هەر مزگەوت بوو بەڵام بەم شکڵە تازەیەنە جوولەکەکان ئێرە بەکارێنن وەکو کەنیشتەی خۆیان بۆ تقوساتی دینیان دیارە لە بیدایەتە بەهۆی پێکاتی جوولەکەکان و ڕێژەی دانیشتوانەکان کە کەم بووە کەنیشتەکەکەیشان کەم بووە دواتر کە ئەم ڕێژەی دانیشتوانی جوولەکە لە گەڕێکی جوولەکان زیاد دەکا ئەوان بیر لەوە دەکەنەوە کە شوێنەکەیان گەورەتر و بەرفراوانتر بکەن بۆەوەی جێی زۆرینیان بێتەوە لە کاتی تقوسە دینیەکانە. وەختی خۆشی کە ئەو مزگەوتیان دروست کرد داما بوون بۆ سفیدار ئەوەختە وا بووە بە سفیدار کردیان ڕۆژین شێخی حسامەدین لە منتیقەی بیارەوە ئەو ناوە شێخە گەورەکانی ئەوێ داری سفیداری چاکیان دەبێت شێخ حسامەدین فی ئەمانە موقەتن لە لای ئێمە ئەڕۆن ئەمە سوێنێ ڕۆژێکە بێ بە مزگەوتی موسڵمانەکان چ دارێ جوانە بیان دەنێ کام داجوانێ بیان دەنێ خوان ئینسانی باشنی هەرچەند بوون لە منەوە زەرەریان نەبووە بۆ هیچ کەسێ لێرە ژیان وەکو خەڵکی منتیقەکە ژیاوتر دیانەتەکە جیایکردنەوە لە شێگەکە بجیان وڵی سفیداری جوانیان بۆ دانان ئەو مزگەوتیان لێرە ئەمە دروست کرد
باوکم لە هەڵەبجا لای شخصەکەی پیر محەممەد دوکانی زەڕەنگەری هەبوو زەرەنگەری نەک ئاڵتون زیو لەوێ دوکانی هەبوو کاتێککە جوولەکان ڕۆیشتن من زۆر مناڵ بووم تقریبان 4-5 پاس بوون ئەم پاسەکان هەبوو کە پەنجەریان هەیە تایە پاسە گەورەکان ئەوەختە زمانی ئەوانە بوو پاسەکان بە بەردەم لە بینی شخصەکە و بینی دوکانی باوکم ئالێەوە تێپەڕین هەموو دەستیان قۆڵیان ڕانکێشا بۆ باوکم على ئەساس نەمەزانی خۆحافزی لێەکەن یاچی وڵایەتە باوکم کە بینی هەسا هاتە دەر لە دوکانەکە و من لە لای دوکانەکە دانیشتم و کوورەی هەبوو موشەدەمەکەم ئەدا کاتێک نام باوکم چوە دەرەوەکە چوە دەوە هەڵی گرتە تلەبەرێکی ئەوەنە و بە دوای پاسەکە بەردەکەی وەشان بەدوایەنە سەری منیان شکانووە یاریمان کردە سەری منیان شکخوا لای لە سەری منیان لە لای خوارەوە خاڵۆمە نییە و زەمانەوتی با خوای سەرم دوانیان کرد باوکوتی کورەوە مناری گەڕەکەکەن ئەوە ڕەفیقی خۆینی بەیانی ڕەنی یاریەکەن بەیەکەوە ئەرە وەڵای من بەردمانە کرد بەخوا خەزاکەیشی ئەمە بوو بەردمانە کردەوە بەردیان کردێ من تەپ بەردێ بوو نێ بە سەری من بشکێتی ئەمە ئێستا لە بەردەم ماڵی کەسێتێکی زۆر دیار زۆر بەرجەستەی جوولەکانان گەڕێکی جوولەکان بە ناوی شۆلۆمۆ کە ئەمە خانۆکەیەتی شۆلۆمۆ گۆڵێ دەمسپی یان لە پێگەی مختاری ئێستاە کەسێکی ئاوا بوو بۆ ئەم گەڕەکە پرس و ڕاوێژی پێکراوە بۆ کێشە و گیر و گرفتەکان ئەم خانۆ بەنزیکی سەدەیەک پتر ئەبێ تەمەنی بە بەڕاستی کە خۆشبەختانە ئێستاڕۆک و خۆی ماوەتەوە دیارە یەکێک لە تۆمارە زۆ گرنگەکان کە لەسەر ئەرشیفی ئەم شارەیە تۆمارێکی شارەوانی سلێمانیە لە خولی ئینلیزە 1990 بۆ 1922 کە خۆشبەختانە ئەمە لە شێوەی کتێبێکە لەلایەن بنکەی ژینەوە چاپ و بڵاو کراوەتەوە لەو تۆمارەیە سەرژمێریکی زۆر وردی ئەم گەڕەکەی تایە بە جۆرێک وردە کە تۆ ڕەنگە بتوانیت خانۆکان بدۆزیتەوە شوێنەکان بدۆزیتەوە ئەوەندە دقیقە لەوەیە لەو سەرژمێریە ینی لە 19 بۆ 22 1990 بۆ 22 72 خانوو لەم گەڕەکەیە هەبووە گەڕەکەکە دابش بۆ بەسەر 9 کۆڵانە بە ناوەکانی ئەترافی کەنیشتە پشتی کەنیشتە بەرامبەر کەنیشتە سەرشیوەکە پشت ماڵی حاتان ئاشەکەی هاڕون بەرماڵی سعدە بەرماڵی ئیسحاق بەردەم ماڵی شۆلۆمۆ هەڵکەوتەی گەڕەکە بۆ خۆی بەڕاستی جێگەی سەرنجە سیسل ئەدمۆس کە حاکمی سیاسی بووە لەم شارەیە کتێبیشی گەورەی نووسیوە بە ناوی کورد تورک عەرەب وەسفێکی زۆر جوانی ئەم گەڕەکەکە بە ناوی کلکی شار ئاوای پێڵێت ئەو ئەڵێ گەڕێکی جوولەکان کلکی شارە لە خوار ئێرەوە ئیتر هیچ گەڕەشێک نەبووە هیچ شوێنێکتر نەبووە کۆڵێ ئێرە کۆتایی شار بووە ئەمە بۆ خۆی بەڕاستیکە لە جێڕانەوەکان ئەوەیە کە کاتی خۆی جووەکان لە ناو ماڵە موسڵمانەکان ئەبوون لە سابوونکەران و کانیاسکان و دەرگەزێن و ئەمانە بەڵام زۆر تەنیان پێ هەڵسراوە ئەوکۆڵێت ینی جێڕانەکە بۆ جۆرێک کە کۆمەڵێک پیا کۆ بنووسنە لای کاکەحمەی شێخ کاڵێن مسلمانەکان ئاوامان لێەکەن عزیێتمانەیەن ئەویش ئێرەیان بۆ دەستنیشانەکاڵێن بچن لەوێ لەو بەشی شار خانوو دروست بکەن و بیکەن بە جێگەی تایبەتی خۆتان ئەمە یەکێکە لە جێڕانەوەکان تا چەند
متمانە پێکراوە بەڕاستی نازان بەڵام میشێک لەو جێڕانەوانی کە بۆچی هاتوونەتە ئێرە و ئەم بەشی شاریان هەڵبژاردووە. دیراسەیەکی تر هەیە کە لەسەر نالی ئەو بۆ خۆی شتێکی سەرڕاکێشە ڕۆیشتنی نالی لە سلێمانی بەم گەڕەکە بووە لەم گەڕەکەەوە دەرچوو و شاری جێشتەوە بەرە و گڵەزەردە و دواتریش بەرەو ئەستەمبوڵ. ئەنی ئێرە دوایین نقطەی هەنگاوەکانی نالی بووە کە لە شار هەڵێت و ئەچێتە ئەستەمبوڵ و هەلدەوێش ناگەڕێتەوە وەفاتەکە. پێکاتی تۆپۆگرافی ئەم گەڕەکە کە بەڕاستی سەرڕاکێشە ئەوەیە کە تۆ کاتێک بە کۆڵانەکانیان تێپەڕی نابینی هیچ گەڕەشیشی ڕێک بێت و هەندەسی بێت هەمووی خوار و خێچ و لار و قەوز بوو ئەمە بۆ خۆی لە ڕووی هەندەسیەوە بەڕاستی پێم وایە خاڵێکی زۆر زۆر سەرڕاکێشە لەگەڵەوەی کە بۆ نمونە ئێستا ئێمە لە 2024 قسە لەسەر گەڕەکە ئەەکەین لەگەڵەوەی کە ئەو هەموو خان و تازی تا دروست کراوە بەڵام هێشتا نەتوانراوە کە بۆ نمونە ئەم ناڕێکیە دەستکاری بکرێت وەکو ئەمە جۆرێک وەکو یادەوەری جووەکانە لەم شارەیە و پێکهاتی خانوەکان ئەوەندەی کە من بە شوێنیان چووم لەناو دیوارەکانە هەمیش شوێنێک هەبووە ئەوەندەی ئینسانە پیا هاتو چۆ بکات ئەوەندەی بتوانێت دەستێک پیاە بڕات و بێت لە نێوان خانوویەک و خانوویشترا هەبووە ئەمەش بۆ هەمیشە بۆ ئاگادارکردنەوەی یەکتری بووە لە مەترسیەکان کە ئەوان لە هەندێک حاڵتە بەڕاستی ژیانێکی ئارامیان نەبووە ئەوش بۆ هۆکاری کە هەبوو بوون کە دەوڵەمەند بوون کە وەکووتمان ئابووری ئەم شارە بەدەستیانەوە بۆ دەست ڕەنگین بوون پێیان شک براوە بۆیە لە مەترسیەکان توانیمیانانی ئەو دەرچە بدۆزنەوە لێەوە یەکتری ئاگادار بکەنەوە ئەگەر شتێکە بێت. چەلەبان گوێت لێمە چەلەبان تخواگە گوێت لێمە پەنجەرەکە بکەرەوە سێ ڕۆژە نەمبینی بۆچی نامەکە تەڵ نەگرتووم چەلەبان تخواگەر لەوی شتێ بکە پەنجەرەکە بکەرەوە هیچ دەبێت چراکە هەڵکە بۆ قسەم لەگەڵ ناکەی بۆ نامەیەکم بۆ نانووسی چەلەبان هەموو شتانی وتراون باوەڕیان پێ ناکەم ئەزانم ئێستا تۆش من خۆش هەیە ئەیانێ بدەن بەشوو بە کەسێکی تر تخوا پەنجەرەکە کۆ شتێکم پێ بڵێ هەموو شتانی وتراون گاڵتەیە و درۆیە بڵێ من تۆ بەجێ نەیاڵم چەلەبان بە قسەیە بکە چەلەبان چەلەبان بەخوا دوێنێ نەخەوتم گریاوم بەس بیرم لە تۆ کردوەوە ناتوانم زۆر بمێنمەوە چەلەبان شتێ بکە تخوا پەنجەرەیە بکەرەوە چەلەبان بەخوا دوێنێ گریاوم نەخەوتم بەس بیرم لە تۆ کردوەوە تخوا بەرگە ناگرم چەلەبان تخوا پەنجەرەیە بکە و قسەم لەگەڵا بکە پێم بڵێ هەمووانی وتراون درۆیە دەتوانم بەرەوە تخوا چەلەبان بەرگە ناگرم تخوا پەنجەرەکە بکەرەوە تخوا
چەلەبان 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 ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمەی کە جولەکان هاتوونە تەکفری واتە دەستپێکی هاتنی جولەکەکان بەرەو کفری ئەبێ تعمیمی کەین سەیری هەموو کوردستان و عێراق بگەین بزانەکەی ئەوان جولەکە هاتوۆتە ئەو ناوچانە تاوەکو بزانین کە چ کاتێکەوان هاتوونە تەکفریش بێگومان کۆچی جولەکەکان لە سەرەتاوە هاتنیان بۆ ناوچانە کۆچێکی ئیجباری بوو هاتنێکی ئیجباری بوو هاتا بە زۆری زۆردارێکی هێنراون ئەمەش دوایەوەی کە ئەوەی کە پێوترێ سەبی بابلی یان ئەوەی ئاشوریەکان هێرشی یەکەمی ئاشوریەکان بۆ سەر ناوچەکانی ئۆرشەلیم بۆ سەر ناوچەکانی ئیسرائیلی ئەمڕۆ یاخود فەڵەستین هەمویان لەوێەوە هێناونە عێراق بە زۆری زۆردارێکی لەبەرەوە هێرشاکرە سەر و ناوچانە و بەشێکی زۆری شانشینە یەهودیەکانی و ناوچانیان لەناو برد. جولەکانی شاری کفری پەرزگاکی تایبەت بە خۆیانەوە هەبوو پیان دەوت تەورات هەرچەندە تەورات خۆی لە بنەڕەتە ناوی کتێبە ئاسمانیەکەیانە بەڵام بەهۆی پیرۆزی ناوی تەورات و لای ئەوان ناوی ئەم پەرزگا ناونەرا تەورات کە هەموو ڕۆژانی شەممە بەشێکی زۆر لە جولەکانی شاری کەفری ئەهاتن ئەلێرە سروتە ئاینەکانی خۆیان جێبەجێ ئەکرد لەلایەنە حاخامێکی تایبەتەوە. ئەو حاخامە بەشێکی زۆر لە سروتی ئاینەکان وها کاروباری ئاینی بەڕوە ئەبرد بۆ نمونەوەکو ئەنجامدانی گرێبەستی هاوسەرگیری لە نێوان گەنجانی جولەکە و پرس و ڕاکردن سەبارەت بە پرسە ئاینەکانیان و هەروەها هەفتانە ڕۆژێک هاتن بۆ ئێرە ئەنجامدانی سروتی ئاینی خۆیان ئەنجام ئەدەن. السلام عليكم باش برا جوانكم احوال صور تاكيد باش قال كاكا داول بنهم كاتم لي قلتي برا جوانك من جان خوش ويسي جان ازيني والله يك اشمان بيتا كبيت لانه حوشوا تصويرك او خانق قاتي سرقين مال ابيض بخوان حزبان قرصبين يعني حاجي نجم سوز ممكن جارانا روبوهين لا والله السلام عليكم داديان شوني باشي داديان شوني باشي كل صوتي دادين تنها تلارسازي او كساتي كان كساتي الناس راو كان يعني جواز بوكو مالي داو الزريفه تنها مالي داو الزريفه جوازي كهبو لقل مالكان ديكي اوش ميجوكي بو نزيكي 100 سال دقاريتوا بشوازيكي تازي موديرن دروس كراوا اگر لدهاتوا دەرفەتەکە بێت سەردانی ئەو ماڵەش بگەن ئەتوانین لە نزیکەوە شێوازی تەلارسازی ماڵی داوزەریفش ببینین. ئەمە نهۆمی دۆمی ماڵی ئەلیاهو خەدووری بووە کە ئەویش بە یەکێک لە کەسایەتیە ناودارەکانی جوولەکە لە شاری کفری ناسرااو بوو. ئەم ئەلیاهووە یەکێک بوو لەوانی کە نەچوو کۆچی نەکرد بۆ ئیسرائیل لە ساڵی 48 بۆ 51 بگرە لە دوای ساڵی 52 کە شاری کفری بەجێهێشت چوو لە شاری بەغان نیشتەجێ بوو لەوێ لە بازاری خانە نەبگە لەوێ دوکانێکی کوتاڵ فرۆشی قوماش فرۆشی دانا تا ساڵی 57 لە بەغاما بوو لە دوای 57 ئیتر بە نەخۆشی و تەمەن گەورەی کۆچی دوایی کرد. ئەم خانۆ بریتی بوو لە خانێکی دوونهۆمی ئێسش هێشتا ئەو کەرەستانەوە لێرە کە تۆ بەدی ئەەکەی دۆکو دەرگاکەیە پەنجەرەکەی ناو ژوورەکەیە هیچ سەردەمی دروستکردنی خانۆکەیە بۆ ماڵی ئەلیاهو خەدووری و دوای ساڵی 48 و 50کان کە ئەم خانووە فرۆشرا ماڵی ئاوێشەخان لێرە نیشتەجێ بوو کە یەکێکە لە
ئافرەتە ناودارەکانی بنەماڵی بابانیەکانی شاری کفری دەتوانم بڵێم تا ساڵەکانی کۆتایی هەشتاکان ماڵی عوێشەخان لێرە نیشتەجێ بوو بەڵام دواتر ئەوانش کە کۆچیان کرد بەرەو بەغدا ئیتر ئەم خانووە دەست بە دەست فرۆشتە بە خەڵکانی دیکە بەڵام وەکو زۆربەی مۆڵکدارەتی ئەم گەڕەکە بەشێکی دەگەڕێتەوە بۆ بابانیەکان و بەشێکی لە پێشوودا هی ماڵە جوولەکانی شاری کفری بوو. ئەم خانووە مێژووقی بۆ 120 ساڵ دەگەڕێتەوە زیاتر و ئەم تەختەدارەکە ئیساکە دەبینین دەرگاکە پێم وای مێژووقی بۆ 110 ساڵ 120 ساڵ ئەگەڕێتەوە هێشتا وەکو خۆی ماوتەوە ئەم تەختەدارەیە. یعنی ئەگەر مناڵ برادریش هەبێ برادری مناڵیم هەبووە سەر لە یادم نییە بەس من زەلامیانم لە بیرە یەکێ لەوانە ئەلیاهوو یان دوکاندارێک بوو کە زێڕەنگەر بوو ئاڵتونچی بوو ڕیژدار بوو خاتەماندا ئەگیرسان کە ڕیشی بسووتێنین بازمانەدا کە بۆ ئەوەی ڕیشی بستین تەعەدامان لیانە کرد یعنی حەقیقەت ئێمە وەکو مناڵ تەعەدامان لە یەهودیەکانە کرد و ئەوانیش تەقەبولیانە کرد هیچ تووڕە نابوون ئەخلاقێکیان هەبوو تووڕەبوون لایان نابوو جا نازانم لە ترسا چونکە ئەوان کەمینە بوون و ئێمە زۆری نەبووین وەکو کورد و تورکمانی شاری کفری. لە دوای هاتنی یەهودیەکان بۆ عێراق بۆ ئەوەی کە ئاشوریەکان بۆ ئەوەی کە مانە دووبارە ئاژاوەیان بۆ نەنێنەوە بۆی دووبارە سەرێشەیان بۆ دروست نەکەن ناچار بوون بەسەر چەند ناوچەیەکە دابەشیانکەن ئەلبەتە زۆرینیان ئێنرانە ناوچەکانی زاگرۆز واتە کوردستانی ئەمڕۆ و بەسەر ناوچەکان دابەش کران ئێندە دوور لە یەکتریدانران بۆ هیچ پەیوەندیەکیان بەیەکەوە نەمێنێت تاوەکو نەتوانن تەجەموعی گەورە دروست بکەن و یێرشکەنە سەر دەسڵاتی ئاشوریەکان و دووبارە لیان یاخی ببن. لەبەر ئەم هۆکارە ئێمە ناتوانین بڵێن لە سەرەتاوە لێشاوێکی گەوری کۆچکردنی یەهودی بەرەو کفریە بووە بەڵام ئەتوانین بڵێن پشکی کفریش لەو جوولەکانی کە هاتنە کوردستان پشێکی زۆر بوو بە بەراورد بە ناوچەکانی تر لەبەرچی پشی کفری زۆر بوو چکە کفری ناوچەیە بوو لە سەرەتاوە ناوچەیەکە لە بینی دەسڵاتی ئاشوریەکان و لە بینی ناوچەکانی عیلامیەکان و زاگرۆزنشینەکانە و ناوچەیەکی بێسەریەشترە تا ڕادەیە توانن کۆنتڕۆلی بکەن بۆیە ئێنایەنە نەکفری بەرحاڵ واتە دەستپێکی هاتنی جوولەکەکان ئەگەڕێتەوە بۆ سەروەختی یێرشی ئاشوریەکان و دواتر ئەوەی کە پێوترێ سەبی بابلی بۆ هاتنیان بۆ ناوچانە بەعزێ مناسەباتیان هەبوو چۆن لای ئێمە جەژن و ئەو شتانەیانە لای ئەوانیش جەژنیان هەبوو وەکو کەپەرەچینە بەعزێ شتیانە کرد وەکو چادر و ئەیان ڕازانە و چەپڵ و ڕێزانیان لێدا و خواردنی باشیانە خوارد ئاگریان ناکردووە لە ڕۆژی شەممان ئاگرکردە نەنجمعان نییە بەس شەمان ئاگریان نەئەکردووە ئیتر ئەوە عادات و وینیان و بەڵێ ڕووسوودی خۆیان بوو بەس لێرە هینێکیان هەبوو تەوراتیان هەبوو وەکو چۆن ئێمە مزگەوتمانەیە حەدیان نەبێت تەوراتەکەی ئەوان جیاواز بوو عیبادەتیان لەورو بوو یەک شەمان ئەچوون لەوێ عیبادەتیانە کرد یعنی ئەو هەشتا و نۆ خێزانە زۆر بوون بە گوێرەی کفری ئەو وەختە کفری یعنی 300 بۆ 400 ماڵ هەبوو خێزانە بوو لە کفری ئەوان نسبەکەیان یعنی هەشتا و 8 زۆر بوون. بڵێم برادرم بوو زۆر ئەوانە غازی برادرم بوو غازی ئەلیاهوو گورجی مراد هارون یوسف زۆر چەمەیەکیان بوو ناوێتری بوو ئێمە لە قەبی چەمەمان بوو زۆر ناڕەحەت بوو شەڕانگێز بوو کوڕ ئەلیاهوو کوڕ مۆشی گەبرێل ماڵ و دیۆخان و معین و مناڵی کوڕیان بووە نەوحێ تقوسیان بوو گردەوەبوون بەشیبیانە خوارد ئافرەتەکان ناوەبان بەرداییە کۆ هاوسێمان بوون ئەوانە بەدیلیان ئەمە بەشکل هەم بلەتی ڕێک و پێک بوون دۆستایەتی بوو لە زەمان حربە لە بیرمە لەبان بین ئەوەی حرب دووەم یعنی هتلەر و نازیەکان و ئەبلا چش گرانیان هاوریانە ماڵ ئێمە ماڵ مامم یان ئەترچیان دەفەرود يا الله ئەم گەڕەکەی کە ئێستا لێرە وەستاوین
پێی دەوتێ گەڕێکی سادە واتە سەیدەکان بەڵام لە هەمان کاتە زۆربەی دانیشتوانەکانی ئەم گەڕەکە تا ساڵی 1940 بریتی بوون لە هاوڵاتیان و جوولەکەی شاری کفری. بۆ نمونە ئەم خانووکە ئێستا لە پشتی منەوەی ئەوە خانووی کەسایەتی ناوداری جوولەکانی شاری کفری بوو کە ناوی داود زەریفە بوو. زەریفە ناوی دایکی بوو چونکە بە ناوی دایکەوە زیاتر ناسرا بوو، یەکێک بوو لە کەسایەتی هەرە ناوبانەکانی شاری کفری و کۆمەڵێک زۆر لە خەڵکی جوولەکە بۆ پرسوڕا دەهاتن ڕاوێژیان بە داود زەریفە ئەکرد کە یەکێک بوو لە کەسایەتیەکانی شاری کفری تا ساڵی 1940 لەم خانووە نیشتەجێ بوو. لەناو ئەم بازاڕەشا جوولەکەکان ڕۆڵێکی گەورەیان گێڕاوە، ژمارەیەکی زۆر لە دوکانەکانی ئەم بازاڕە بەدەستی جوولەکەکانەوە بۆ ئەوان کاری بازرگانیان تیا کردووە. بۆیە تاوەکو ئەو دەمەی کە جوولەکەکان دەچنە ئیسرائیل لەگەڕنەوە بۆ ئیسرائیل لەناو بازاڕەیە دوکانی خۆیانە بۆ ئیشی بازرگانیان کردووە و ئاڵوگۆڕی بازرگانیان تیا ئەنجام داوە. ئافرەتی جوولەکە لە ناو بازرگانیە لە ناو بازرگانی شارەکەیە توانی بیانجی خۆیان بکەنەوە. ئێمە لە مەزبەتەیەکی عوسمانی هەیە لە ساڵی 1964 لە حوتی کانونی دووەمی ساڵی 1964 بەرزکراوەتەوە، تیا باس لەوەکە کە یەکێ لە ئافرەتە دەوڵەمەندەکانی کفری کە ناوی حەبیبەیە و خاوەنی ماڵ و مڵک و دوکانێکی زۆرە کوژراوە، بە مردووی جەستەکەی دۆزراوەتەوە. هەڵبەتە لە سەرەتاوە وا تێگەێنراوە بڵاو بووەتەوە کە ئەمە لەلایەن موسڵمانەکانەوە کوژراوە لەبەرەوەی ماڵ و مڵکێکی زۆریە بۆ ژمارەیەکی زۆر دوکانیە بووە. بۆیە عوسمانەکان دەسەکەن بە لێکۆڵینەوە، بەڵام دوای لێکۆڵنەوە دەرەکەوێت کە مێردەکەی خۆی بە ناوی بارمیەوە کوشتوویەتی و هەندێک لە دراوسەکان شایەتیەوە دەن دواتر خۆشیدان بۆیە ئەنێ بۆیە بینین کە دەوڵەتی عوسمانی لەو سەردەمەیە 15 ساڵ زیندانی ئەو پیاوەیەکە بەر لە کورد و بەر لە عەرەب و بەر لە ئیسلام 2000 ساڵ ئەوان لەبرەبینە منە بخۆم دەسەر ئاوردیانی ئەمە وەتەنیان سیدۆ پێغەمبەریان هەیە لە کفر لەکێ لە دور عمارة حبي غمر يعني دو في كان هيك كركوك لقلا التوراة العراق نسراها لبرة لم ولاة التوراة نسراها من بەچاو خۆم بینیومە کە چۆن تەعاملیان هەبووە لەگەڵ خەڵکە، تەعاملێکی ڕێکوپێکیان هەبوو، یعنی هەرزان ترین دوکاندار یەهودیەکان بوو بۆ فرۆشتن. يعني مثلا باوك من دكاندار كيلو شكري افروش ب 50 فلس او ان كيلو شكري انا دا ب 40 فلس يعني ب 35 فلس بس قانزاجك يعني لقوني بطاله كبو يعني عقلي تجاري انا براسي حتى كروين يكي كان اسحاق ناوي دمع شكي وهدي دا وماما كروين واسرائيل مالك مال جبريل ومال بيوخاني ابو خلف بيواني انا هاد مال قولوا طيب ابو راق عقب راي عرب قوي وقتاو يعني هاد يوخان زۆر بەیان جل و بەرگیان هەر وەکو ئێمە بووە ئەو وەختە جلی کەوا و چاکەت لە بەرەکرا لەگەڵ دژداشە ئافرەتیانیش عینن وەکە ئافرەتی ئێمە بوو، یعنی ڕەوشتیانیش هەر وەکو ئێمە بوو، بەس ژن خوازی و ئەو شتانەیان تێکەڵاو نەبوو لەگەڵ ئێمە، ئەوان جیاواز بوو، ملەتێکی جیاواز بوو. ئەما تەعاملیان دوکانداریان بازار ئەوەی کە دەوڵەمەند بوو یەکسەر ئەمانزانی ئەمە یەهودیە، چونکو هەموویان دەوڵەمەند بوون، ئیشی دوکانداریانە کرد، ڕێک و پێک بوون، تەعاملیان باش بوو لەگەڵ خەڵکە، شەڕانی نەبوون. يعني ئەوە نییە من وەسفی یەهودی بکەم، من خۆم موسڵمانم ئەوە نەبێ، يعني ئەمە واقعەکەی یەهودیەکانە کە لە شاری کفری من خۆم بە چاوی خۆم بینیم. وەڵا بە گوێرەی زانانەکان ئەو زانیانانەی کە من هەیمە خۆم ژیاومە لەگەڵیان، چونکو موالیدم 45 ئەوان کە دەرچوون لە کفری یەهودیەکان دوو مەرحەلە دەرچوون. مەرحەلەی ساڵی 48 دومین مەرحەلە کە کۆتا مەرحەلەیان بوو قۆناغ بوو کە لە کفری مابوون 52 بوو.
سەبارەت بە جوولەکەکانی کۆیە هەتا ئێستا بە گوێرەی لێکۆڵینەوەکان بە دیاریکراوی نییە چ ساڵێک جوولەکان هاتوون بۆ شاری کۆیە. بیر و ڕاست زۆرە سەبارەت بە جوولەکان سەبارەت بۆ ناوچەکانی کوردستان و بە عێراق، بەڵام ئەوەی کۆیە دیار نییە بە تەواوەتی. جۆرێک لە سەرچاوەکان پێیان وایە نزیکەی 1750 ساڵ دەبێت جوولەکان لە کۆیە جێگیر بوونە. جوولەکەکانی کۆیە لە سەرەتادا ژمارەیان زۆر کەم بووە، سەرەتا 3 تا 4 ماڵ بوونە، وەک مەسیحیەکان یاخو کریستانیەکانی شاری کۆیە، بەڵام ئەوان لە کریستانیەکان ژمارەیان کەمتر بووە. شاری کۆیە تا ساڵی 1950کان کۆیە 4 گەڕک بوو. گەڕەکێک پێی دەوترا قەڵات، گەڕەکێک پێی دەوترا بایزاغا، یەکی تر هەواوان، ئەوەی تر گەڕەکی بەفریقەندی. جووەکان سەرەتا لە هەواوان بوون، گەڕەکی هەواوان، دواتر ماڵەکانیان گواستیتەوە بۆ گەڕەکی بەفریقەندی. بۆ نمونە ژاگریچۆری گەریدەی فەرەنسی کاتێک سەردانی ناوچەکانی کوردستانی کردووە، ئاماژە بەوە دەکات ژمارەی دانیشتوانی شاری کۆیە کە نزیکەی 10,000 کەس بوون، لەو 10,000 کەسە نزیکەی 30 بنەماڵی گوێیان لە شاری کۆیە بوو. ڕۆنیان یەکجار زۆر بە لە ڕووی بازرگانیەوە، ئەوان هەرچی دەرامەت و پارە و بابرین سامانی زێڕ و زی و ئاسنگەری و پیشەیە گرنگەکان ئەوان کۆنتترۆلیان کردو، لەبەر یەکەم دەستیان ڕەنجیم بوو، دوو دەوڵەمەند بوون و پارەشیان بە سەلەم و بە ڕیبا دەدا خەڵک و بازاری کۆیان زۆر گەرم کردبوو. بەڵام کچەکانیان ڕاستە ئەوان زیاتر هەنی خەڵکیان دەدا، کچەکانی خۆیان کوڕەکانی خۆیان یەکەم فێری زمانی خۆیان دەکردن، اینجا دەیانگۆ فێری زمانی کوردی بن یا زمانێکی تر فەرقی نییە و کچەکانیان دەگەیشتە 13 بە مێردیان دەدان لە ترسی کوڕاغاکانی کوێ و دەوڵەمەندە کوڕە دەوڵەمەندەکان، چونکە زاریوا هەبوو بە ئارەزووی خۆی کە داوان دەکرد شویان کردا باشوودەنە هەڵیان دەگرتنەوە دەمە هەڵگرتن هەبوو دەیان بردن بە تۆبزی کە لە ئێستاداکو باسم کرد 20 ژنی کۆیی کە بنجونە 5یان ماون ئەواندی کۆچی دواییان کردووە بەو شێوازە بووە. هەندێکیان بە حەزی خۆیان بەڵام بە ژمارەی زۆر کەم بەشی زۆری هەڵگیرایی. لە ڕەشید عالی گەیلانی لە 41 انقلابەشیان کرد لە بەغدایە، تیتراهێکیان لێ پەیدا بوو کە ئەوە بوون، یعنی هیتلەری بوون، ئەوانە تاقمە بوون دەیانویست ئەزیەتی جوولەکەکان بدەن، وەکو مەسەلەن ماریان تاڕانکەن، حتا بە کوشتنیش بیان کوژن نازەم، ئەو فکریان هەبوو. ئەو فکرە لە بەغدایەوە گەیشتە کۆیش، چکە لە کۆیش ئاینیشت کابرا هەبوو تەئیدی ئەوەی دەکرد، ئەڵمانیای دەکرد، زۆریش توندڕە بوون لەسەر ئەڵمان. ئەوانە تهدیدی جوولەکەکانیان کرد، ئەو تاقمە تهدیدی جوولەکانیان کرد، بەڵام ئەوان هەستان وەفدێکیان ڕێخست بە فەرەجەجوو هەبوو، ڕیسپیان بوو، فەرەجەجویان لەگەڵ خۆیان بە پێش خۆیاندا هاتن مارێ کاکە زیادی هەماغای، مارێ مەلای گەورە، مارێ ئاغاکانی حەوێزی، ئەویان گوتیان ئەوانە دەیانێ شتێکمان لێ بکەن. ئەوانیش ئیعلانیان کرد، گوتیان هەر کەسێکی دەستیان لەو درێژکە یان شتێکیان لێ بکە، ئێمە لێی قبوڵ ناکەین. جوولەکەکانی کۆیە جۆرێک لە ئازادیان هەبوو لە چاو جوولەکەکانی هەولێر، جوولەکەکانی زاخۆ، جوولەکەکانی ئامێدی، یعنی جوولەکەکانی کۆیە پارێزرا بوون و هەر شتێک نابێت شتێکیشمان لە یاد بچێت زۆر گرنگە. زۆربەی کات جوولەکەکانی کۆیە لەلایەن بنەماڵە ئاغاکانەوە پارێزراون. بۆ نمونە کاکە زیادی کوڕی حەماغای غەفوری کە یەکێکە لە کەسایەتیەکانی شاری کۆیە زۆر دخۆی بەداکەوتی کار لە جوولەکان. بۆ نمونە جەمیلاغای حەوێزی، بۆ نمونە مەلای گەورە کە بە مەلا محەممەدی جەلیزادە ناسراوە، ئەویش زۆر داکۆچی لە لە بنەماڵە جەلیە کە مەلای گەورە مەلایەکی گەورەی ناوداری کوردستانە زۆر داکۆچی لە جوولەکەکان کردووە. یعنی بۆیە زۆر جار جوولەکەکان پەنیان بۆ ئەو بنەماڵانە بردووە کە داڵدەیان داون کە پارێزگاریشان لێ کردووە. و هەروەها شتێکی تریشمان نابێت لە یاد بچێت،
دەڵێت تەنانەت جوولەکەکانی شاری کۆی بەشداریان لە بستنەوەی ڕزگاری خوازی کورت هەکەوێت تا ساڵی 50یەکان بۆ نمونە لە تایبەتی لە دروستبوونی حیزبی پارتی دیموکراتی کوردستان بەخوای ئەدەمناسی هەندێکم دەناسیت مثلا شەرکەی زێڕینگرم دەناسی شەرکە وەستایەکی زۆر باش بوو یەکەمی بوو لە کۆیە لە زێر دروستکردن ئێستاش قەدیمەکان لەوانەیە زێری شەرکەیان مابی یەکەکی دیکە بوو ناوی حەیوم بوو قماشی لەسەر شوانی دادەنادەی ژێڕا لە کۆرانان لەبەروەی ئەو کاتە ژن نەدەچوونە بازاڕی لەبەروەی کۆرانان دەگەڕا ژنەکان ئەگەر قماشیان ویزبا لێیان دەکڕی ژن جاران نەدەچوونە بازاڕی پیاوەکانیان کوڕەکانیان دەنارد پارچە پارچە نمونەی قماشیان لۆ لێکەنەوە لە مارێ هەریان دەبژار ئەومان لۆ بکە قماشەمان دێ ئەومان دێ ئەوجار لەبەروەی نەداتنە بازاڕی ئەو پیشەشیان هەبوو قماش فرۆش و سێچارێک بوون لە کۆرانە قماشیان دەجێڕا مامۆستاشان هەبوو لێ دەرسی بە خوێندکارەکان و بە قوتابیەکان گوتووە و فەرقی نەکردیەوە جوولەکەی مەسیحیە و وەک مامۆستایەک تەسەڕوفی کردیە و زۆر توانا و لێهاتووی هەیە بۆ خەڵکەس ڕێزی لێگرتیە چونکە لە کۆیە شارێکی خاوەن شارستانێت و ڕۆشنبیر بووە وەچی ناوچەیەکی دەستەچی نەبووە برێ وەکو وەرزێر و جوتیار چونکە خەڵکی جوتیار ئەو هەستا ڕۆشنبیریە و شارستانێتی نییە کە بتوانێت ڕای بەرامبەری پێقۆڵبی بتوانانی ئاینەشکە پێقۆڵبی کوێ لەبەر ئەوەی بازرگانی زۆر بووە لەگە ئێران و لەگە وڵات شام و مووسڵەوانە کراوەتر بووە شارەزای پێکاتەی تر و شارستانەتی تر بووە زمانی تری دیوە لەبەرەوە زۆر ئاسایی بەبەلایەوە کەمینەیەکی نەتەواتی جوولەکە یاخود مەسیحی لە کوێ لەگەلیان بژی و بەردەوامبی و مامەڵەی لەگە بکەن ئێستا شوێنی پەرستنی ڕێوڕسمی ئاینەکانیان بووە کە ئێستا ئەمە بۆ بە دوکان پێشتر هەموو ڕێوڕسمێکی ئاینی یەک کەنیشتەشیان هەبووە لە شاری کۆیە جوولەکان یەک کەنیشتە خاوەن یەک کەنیشتە بوونە ئەم کەنیشتەیەش ئێرە بووە هەموو حاضر بوون لێرە جوولەکەکان خۆیان حاضر کرد بەس نیان دەیەش یەک پەڕەتیری لەگەڵ خۆیان ببن نیان دەیەش هیچ ببن هەتا زێڕ و ئەو شتانیان هەبوو دەیانگوت کفتەیان دروست کرد بوو کفتەی جوولەکان جا ئەوەندە پام بوو لە ناو کفتەکەی زێڕیان شار بووە ئەو شتانیان هەبوو ساڵی پەنجاویەک بەبیرم دێ لە فلکەی سەرێک کرد مەکتەبەی ئامێ ئێستا فلکەکی لێبوونە لەوێ کۆبووبوونەوە خەرچی کۆیە هەمووی دەوریان لێدا بوون هەمووی هەبوو دەگریا برادەریان هەبوو دەستیان من یەکتر دەکرد یەکتریان ماز دەکرد و خوا حافیزیان یەکتر دەکرد لە پەنجاویەک کەس جوولەکە لەو شارەی نەما ساڵی پەنجاویەک هەتا پەنجاویەک ئەوەی کە لە کوردستان ژیابی خۆی بە کورد دەزانی جل و بەرگ و عادەت و تەقالید و ڕەوشت و هەموو شتێکی کوردانە بوو وەکومە هەموو شتێک لە هەموو جێژنە و بۆنە و ئەو شتانەی کوردی بەشداریان دەکرد وەکومە لە نەورۆزان وەکومە ئاینیشت دەیانگوت ئەمە کوردین ئێستاش لەوێن دەرێ یادی نەورۆز دەکەنەوە ئێستاش گۆرانی کوردی دەڕێن ئێستا جلوبەرجی کوردی لەبەر دەکەن لە بۆنەکان دائما لێرە قەت زەویان نەدەکڕی لەبەرەوەی بەخاچ خۆیان نەزانێت هەر چاوەڕێی ئەلئەرض المیعاد بن یعنی ئەو زەویە و ئەو خاکەی کە بۆی دەگەڕێنەوە لەبەرەوە کە ئیسرائیل لە 1948 دامەزرا ئومەمی متحیدە دانی پێدانا ئەوانش لێرە عێراق زوو هەنگاوی هەست بۆی لێرە دەریان کاو بگەڕێنەوە شوێنی خۆیان ئەوانیش پێیان خۆش بوو بەڵام لایچکەوە پیان ناخۆش بکە و سامانێک کە پێچانەوە نابوو نێ دەتوانانی بیبنەوە و بە زۆرم لێ ڕەوانە دەکران چکە لێرە کە بەڕێکران خەلکی کۆیە ئاپۆرەی شاری کۆیە لە نزیک تەچەی تاالبانی لێ ڕاوەستا بوون فرمێکی لە چاویان داات لەو ئاپۆرای کە بڕیان دەکردن پیان ناخۆش بوو پەیوەندەکان ئەوەندە بەهێز بوو تێکەڵا بوو ئەوانش هەر پیان ناخۆش بوو بەڵامی تر بڕیارەی حکوومەتی عێراق بوو دەبایە بگەڕێنەوە